تۆ دەبی بەدەست داخوازی خۆکەوە ئەو لناحية چمانكي پککی رشکره سرهزین پیشمرگین کردستانی پیشمرگیک شهید کرد. جوات وزیرین هرما کردستان ریکارن روبروبونا ویروس کرونا گوتو بیشت کن. We won states and all of a sudden I said, what happened to the election? It's off. And we have جدا کرنا دنگین هلبجارتنین امریکا بردامه ترامپ دبیجی تا سرکفتی. لویلایت نیوادا دنگین ترامپ و بایدن نزیکی هفن جدا کرنا دنگان لور حتی صباحات راوستان بود. ایوار باشه جان ایمان در باز دیگل هوای لناحیه چمانکی پککی رشکره سرهزین پیشمرگین کردستانه لسنور ناحیه چمانکی قزامدیه گریلاین پککی بمبه که چاندی دریا در بازبونا هزین پیشمرگی دادانی بو پشت را بچکین جور بجور هیروشی هزین پیشمرگی کرن لگوری زانیاری نوچگهان کردستان 24 مسعود محمد گریلا پیشمرگی شهید کرن و سه پیشمرگی بریندار ویگوزجی خلک نافچه گلک ترسیانه دری لسر خواه کلید دانه نویرن جمالین خادر بکون. بله وکی هون لسر اکرانا کردستان 24 باوی که لزگین دبینن جواتا وزیران یا هرما کردستانه و رشا گریلاین پککی بو سر پیشمرگین کردستانه و شهید و بریندار کرنا پیشمرگیان شرمزار دکه و دبیجن اف در باز کرنا هیلین سوره ام سایت کردستان 24 جبواتین سر اکرانا کردستان 24 کو تیدا بگشتی او داخویانی و راگهاندنا جواتا وزیرین هرما کردستانه تیدا هاتیا راگهاندن هندکارن لوی درجی هرگولین زدتر در حق راگهاندنا جواتا وزیرین هرما کردستان کو هری داوی داخویانی لسرویر شاپکه بوسر پیشمرگین کردستان لناحیه چمانکی سنور دور آمدی پکینایه پیشا و پیش بمبای که چاندی لپیشیا واندانی بو پشت را بچکین جور بجور هرشی هزین پیشمرگی کرن هری داوی دیار بو لگورینو چه گهانی مسعود محمد جی لنافچه گود کو پیشمرگیک شهید بونه و سه پیشمرگی دی بریدان جوات وزیران بتوندی هیرشا پککی بو سر هزین پیشمرگی شرمزارت که اوراد گهینن افجور هیرشا بازاندن و در باسکرنا هیلا سوره افروکه چهارشنبه لسنور ناحیه چمانکی سر به قضا آمدیه چکدارین پککی پلامارا هزین پیشمرگی کردستان دا ده انجام دا پیشمرگیک شهید بو سه اندیکش بریندار بون جوات وزیران ده بیاننامه که داد بیجیتن ام وان جور هیرشان و هیرش کرنه وکه سر تواهی خلک کردستان دزانن حکومت هرما کردستان وان جور هیرشان به درباس کرنا هلا سور دزانه هر وها دبیجن حکومت هرم وان هیرشن اوروین پککی بو سر هزین پیشمرگی به دست درێژی کرنا سر هرما کردستان و همو دامزراوین شرعی لقلم دده لداویه جی تکزیه لویکت که حکومت هرما کردستان ریگریه لتکچونا آسایش هرما کردستان کتن اف بکورتی بود دقیقه راگهاندنا جواتا وزیرین هرما کردستانه مجبوها و خواند هندکارن هرگولین زدتر جو وبسایتا کردستان 24 دربخ برپرسه لقا 23 پارتی لقرچوخ راد گهینه پککی کمپا مخمور کریه بنکیک سربازی بووی آرمانجه جی بصادان چکدار راهنان کرنه هیا کارین تروری لهرما کردستان انجام بدن او برپرسه پدکی دبیجید پککی ریکافتن دیگل 18 شعبی هیا جبروان کاران ریخستنین سر نتوین یک بوین نکارن آلی کارین مرووی بگهیننه ناوا کمپا مخمور ئێرە کەمپی مەخمورە
کە پەنابەرانی باکووری کوردستانی تێدا جێگیر کراون. پەکەکە لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەم کەمپەی وەک بنکەی سەربازی بەکارهێناوە و بە خاڵی سەربازی دەورە دراوە. ئەم کەمپە ئێستا بووەتە جێگەی مەشق و ڕایەنانی سەربازی بە منداڵ و گەنجان و گواستنەوەیان بۆ قەندیل و بەشێکیشان بۆ تێکدانی دۆخی ئەمنی هەولێر بەکاردەهێنرێن. بەرپرسی لقی 23 قەرەچووغ دەڵێت کەمپەکە بووەتە بنکەی سەربازی و پەکەکە لەگەڵ حەشدی شەعبی ڕێکەوتون. ژمارەیەک چەکداریش ڕادەهێنرێن بۆ نانەوەی پشێوی لە شاری هەولێر. دەشڵێت بەهۆی ئەو سیاسەتەی پەکەکەوە ڕێکخراوەکانی سەربەنەتۆ یەکگرتوەکان کارەکانیان لە کەمپەکە ڕاگرتووە. ئەم شوێنەی لە کەمپەچی سڤیلەوە کردی بە معسکەر ئێستا تەدریب دەکا و ئەنی گۆڕپانی تەدریبی دروست کردیا هەر ئەو سیاسەتی پەکە وای کرد هەم خەڵکەی ناو کەمپەکەش بەڕاستی خەڵکەی زۆریش لەو سیاسەتی پەکە ناڕازین هەرچەندە ناڕازی بوون لە ناو پەکەکەی یەکسانە بەمەرگ ئایا بوونی پەکەکە لە دەستێکەڵاوکردنی لەگەڵ حەشدی شەعبی لە مەخمور و لە شەنگال ئەوانە بەشەکەن لە داواکاریەکانی خەڵکی کوردستانی تورکیا یان ئەوەتە بەشەکە لە جێبەجێکردنی ئەو ئەجندای ئیقلیمی کە بە تەمای دروستکردنی ئەو هیلالەیە کە ئەوان دانەوێ کەوا سووری بەرلەشکر بن بەداخەوە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش پاکەکە زیاتر معدەنی ڕوونتر بووە ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ حەشدی شەعبی هاوکاری دەکا و بەشێک لە چاکدارەکانیشان لەو سنوورانە چ لە مەخمور چ لە شەنگال ڕاستەوخۆ پارە و چەک و تەقەمەنی لە حەشدی شەعبی وەردەگرن. لە کەمپی مەخمور پەکەکە بنکەی سەربازی بۆ ڕایەنان بە چەکداران و دادگای سەربازی بۆ سزادانی خەڵک داناوە. چاودێرانی سیاسی پێیان وایە ئەم کارانەی پەکەکە بەڕێکەوتن و بەهاندانی هاوڵاتیان دژی هەرێمی کوردستان و هاوشێوەی شنگال لە کەمپی مەخموری ڕێکەوتن لەگەڵ حەشدی شەعبی کردووە. ئەوە بەرنامەی سەرکردەکانی خۆیان جێبەجێ دەکەن یەک لەوانەکە دۆڕان کاڵکانە دەڵێ لەگەڵ وڵاتانی تورکیا و عێراق و ئێران ڕێککەوتی کە نابێت دەوڵەتی کوردی دروست بێ ئەوە بە هەموو شێوەیەک دژێ ئەو ئەجێندای دروستبوونی دەوڵەتی کوردین و ڕێک لێدوانەکەی جەمیل باییکە کە دەڵێ ئێمە ئامادەین هێز بنێرینە سەریان واتە شەڕی براکوژی لەو بڕواایدانیم ئەوان هیچیان پێ بکرێ بەڵام کێشەیەکی گەورە بۆ هەرێمی کوردستان دروزەوی لەبەرەوەی سەمە لە قەیرانی داراین بەداخەوە هەندێکی ناوخۆیش ڕەنگە و بەزمەی پێخۆش بێ. پەکەکە ڕۆژ دوای ڕۆژ سیاسەتی شەڕفرۆشتن و تێکدانی دۆخی ئەمنی و پەلکێشکردنی تورکیا بۆ ناوخاک هەرێمی کوردستان بە پیلانی وڵاتان دژی هەرێمی کوردستان جێبەجێ دەکات. ئەوە جگە لە تەقانەوەی بۆڕی نەوت ئێستا کەمپی مەخموریشی کردووەتە بنکەی سەربازی و لەوێوە چەکدار بۆ تێکدانی دۆخی ئەمنی هەرێمی کوردستان دەنێرێت. چاودێران پێیان وایە پەکەکە ئەجەندای ئیقلیمی دژی هەرێمی کوردستان جێبەجێ دەکات. بە تایبەت ئێستا حەجی شابی لە شنگال و لە مەخمور پەکەکەی کردوتە داردەستی خۆی و بە ئارەزووی خۆی دژی هەرێمی کوردستان بەکاری دەهێنێت. موشمان سادق کوردستان 24 هەولێر. لە هەمان چارچۆڤەیەدا پەرلەمانتەر و کەساتیان سیاسیان کوردستانê پەیاما سەرک بارزانî bi peyameke Kurdanê didenzanîn. Piştî wê peyamê jî bi pêwîst dizanin pekekê waliyên siyasî ji hestiyariya rewşê tê bigihin û pekekê rêzê li desthilatên yasayî yên Herêma Kurdistanê bigire û wan navçeyan çol bike yên bi sepandina zebrê hêzê çekdarî dagîr kirin. لە پەیامەکەیدا سەرۆک بارزانی داوا لە هەموو لایەک دەکات ڕێگا بە خۆسەپاندنی نیایاسایی هیچ لایەک نەدرێت بۆ ئەوەی بارودۆخی کوردستان تێک نەچێت لە هەمان کاتیشدا شوێنە وێرانکراوەکان ئاوەدان بکرێنەوە و گرژی زیاتر ڕوونەدات بە پێویستیشی دەزانێت پشتیوانی لە خەبات و قوربانیدانی پێشمەرگە و گەلی کورد بکەن و لە ئاز بەرپرسیارەتی قۆناغەکەدا بن. راکارونه پێدویە خەلکی کوردستانی ڕای گشتی بێتە دەنگ ڕۆژنامەنویس و چالاکوان بینە دەنگ سەر پەیاما جەنابێ سەرۆک و گەڵک ڕوون و ئاشکرایە پەیامێکی یا برایەتیە پەیامێکی یا ئێکرێزیە جەنابێ سەرۆکی و پارتی شەڕێ کورد و کورتی حرام کردی خەلکێک ئەvê پەیامێ ئان ئەvê سوزێ استقلال نەکەن شەریب مە نەفرۆشن شەری نەهینە بەردەرازینکێ ماڵێت مە بخۆ بخۆ وەزعی کوردستانی ئەم بینین وەزعێکی چاوادایە پارتی و هەرێما کوردستانê piştevanê doza rawaya gelê Kurdin hemî parçên Kurdistanê pişêweyekê medenî pişêweyekê siyasî pişêweyekê perlemanî ji ber hindê jî ev rûke ew çekdarên pekekê an hêzên pekekê li ser snorê Herêma Kurdistanê ew gundê dagîr kirî pêdiviya rastî jî xwevekê jin şwan gunda xizmetguzariyê Herêma Kurdistanê bihene wan gunda xelkê me vegerite ser gundê xwe.
ئێستا بە پێویست دەزانرێت پەکەکە ڕێز لە سەروەری هەرێمی کوردستان بکرێت تەحەدای دەسەڵاتی یاسایی هەرێمی کوردستان نەکات خۆی بە دوور بگرێت لە سەپاندنی ئیرادەی چەکداری بەسەر خەڵکی کوردستان و حرامکردنی شەڕی کورد و کورد ئیستیغلال نەکات. تەحەدای ئەو دام و دەستگا حکومی و یاساییەکانی هەرێمی کوردستان و عێراق دەکات خۆی بە بەدیلی ئەو دام و دەستگایانە دەزانێت بەبێ ئەوەی کە هیچ حسابێک بۆ سەروەری و دەستور و قوانینی ئەو وڵاتە بکاتن بۆیە بە دەرفەتی زانیوە لە هەر شوێنێک بۆشاییەکی ئەمنی هەبوو بێتن بە زەبری هێز خۆی سەپاندووە لەو ناوچاندا و جێگیر بووە. جێگیربوون و مانەوەکەشی بۆ ماوەیەکی درێژ لەسەر چه ئەساسێک بۆ لەسەر ئەو نەرمینوان هەرێمی کوردستان بووە هەروەک چۆن سەرۆک بارزانی ئاماژەوە دەکاتن شەڕی کوردی حرام کراوە. بەڵام ئایا ئەو حرامکردنە تا کوێ ڕێگەی پێدەدرێتن هەتا وەکو ئەو شوێنەی کە زیان بە هاوڵاتیان و خاچی هەرێمی کوردستان و میلەتەکە نەگەێنێتن کە ئێستا پەکەکە ئەو حاڵەتە دەکاتن زیانی بە هەرێمی کوردستان گەیاندووە بە هاوڵاتیان گەیاندووە خەڵک ناتوانێت بچێتەوە گوندەکانی خۆیان ئاوەدانی بکەنەوە و بگەڕێنەوە سەر خاچی باو باپیرانیان ئەمە لە ڕوویەکەوە کە هەرێمی کوردستان و حزابی کوردی نەرمیان وانە بەرامبەر بپکە و پەکەکە ئیستیغلالی ئەو نیەتە باشەی کردووە. لە پەیامێکدا سەرۆک بارزانی داوا لە پارتی کرێکارانی کوردستان دەکات هەموو ئەو ناوچانە چۆڵ بکات کە لە ڕێگای سەپاندنی هێزی چەکداری داگیری کردوون مەترسیان بۆ سەر هاوڵاتی هەرێمی کوردستان دروست کردووە جەختیش دەکاتەوە کە نابێت هەڵوێستەکانمان بە هەڵەلێک بدرێتەوە بۆ ئەوەی ئاسایش و سەقامگیری شار و شارۆچکە و دێهاتەکان تێک نەدرێت. ئارەس ئەحمەد کوردستان 24 هەولێر. هێژان لەسەر ئێرشین پەکێکی و دەستێوەردانێن وان میێڤانێکی من هەیە بەڕێز حەسەن جەباری چاودێرێ سیاسی جێ سلێمانیە دیگەلمدا بەڕێز حەسەن جەباری تو بخێر هاتیە کوردستان 24 دەستپێکێ ژێراگەهاندنا ئەنجومەنێ وەزیرانی هەرێما کوردستانی دەست پێت کەم کو دناڤەڕووکەوێندا بڤی ناسی دەبێژن هێرشێ لەم جورە هێرشکردنە بوو سەر تەواوی خەڵکی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دژی شەڕی براکوژیە لەم چوارچێوەیەشدا لەم جورە هێرشانە بە بەزاندنی هێلی سوور دەزانێت تو ئەمە چۆن شڕۆبەتکەی بەڵێ زۆر سپاس بۆیەوە دیارە بۆ خۆی هەڵسانگانی ئەم ڕەوشە ئەرکی ئەنجمەنی وەزیران بوو کە ئەم ڕەوشە هەڵسەنگێنێ بە تایبەتی پاراستنی سەر و سامان و خاک و نیشتیمان ئەرکێکی لە پێشینە و ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەوڵی جدی بە ئەو ئاڵنگاریانە ئەو تەحەدیانەی کێتە پێشەوە بەداخەوە کە هێزێک بەم شێوەیە تەسەڕوفکە بەم شێوە هەڵسوکەوتکە بۆیە ئەو بەنامەی ئەنجومەنی وەزیران ئەو ڕاگەیەنراوە لە جێ خۆیەتی کە بێ دەوری خۆی بگێرە و بتوانێت ڕاستی ڕۆژەکە هێمن کاتەوە و پەیامێک بنێرێ بۆ پەکەکە کە ئەم شێوە هەڵسوکەوتە ئەم شێوە ڕەفتارانە دژی پرەنسیپ و یاساکانی هەرێمی کوردستانە بۆ دەنگونجاوە چونکە بەڕاستی ئەمڕۆ هەرێمی کوردستان هەموو لایەکە زانین بە قەیرانێکی سەختا ڕوا چی لە ڕووی ئابووری چی لە ڕووی پەتای کۆرۆنا کە هەردووچیان دوو قەیرانی جیهانی گەورەن و لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان هەیە بۆیە زۆر لە جێی خۆی بۆ هەڵسەنگانی ئەمڕۆ کە ئەنجومەنی وەزیران کردێتی بۆی بە چاکی و بەڕوونی بۆ خەڵکی کوردستانی بخاتە ڕوو کە بە هیچ شێوەیەک حکوومەت هەرێمی کوردستان ڕێگە نادا هێڵی سوور بەزێ و ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان پارێزراوە بێ. باشە ئێوە چاوەڕێی وەڵامێک دەکەن لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان بە تایبەت دوای ئەو هێرشەی ئەمریکا لە سنووری دهۆک ڕۆیدا کوشتن و بریندارکردنی ینی شەهید و بریندارکردنی پێشمەرگەکان کە لە سەنگەر بوون لە خاڵە چاودێریەکان بوون. زۆر بەداخەوە بەڕاستی لە ڕەوشێکی وە کۆمڕۆیە ئینسان جێگەی ئەسەفە جێگەی ناومێدیە بە بێزارێکی زۆرە بەشداری ئەم بەرنمەیەکەم بێزارێکە و بێتاقەتێکش لەوە سەرچاوی گردووە ئێمە هەمیشە حەزمان کردووە بە تایبەتی پەیامەکەی سەرۆک بەرزانی زۆر ڕوون و ئاشکرا بوو کە بە ڕەوشەکە وابێ هەرکەس سەو لە لای خۆیەوە باستێکی نیشتیمان پەروەرانە دوور لەوەی کە ئاڵۆزی و ئەوە دروستکە بەداخەوە جارێکی کە پەکەکە دۆخێکی وای دروست کردووە کە شەهید هەبێ کە برینارە هەبێ
کامەش جێگەی نیگەرانی نەک منە ڕەنگە هەموو هاوڵاتیانی کوردستان لە هەر چوارپارچەی کوردستان نیگارانی ئەم دۆخە بن کە دۆخێکی نەخوازراوە بۆیە بەش بە حاڵی خۆم چاوەڕێی ئەواکەم هێزە سیاسیەکان لە هەر چوارپارچەی کوردستان و لە هەرێمی کوردستان ئیدانی ئەم دۆخە بکەن و پامی خۆیان بنێرن بۆ پەکەکە کە سەرکردایەتی پەکەکە بە خۆیان بچێتەوە و بە حەکیمانە تەسەڕوفکە بەڵام دەڵێن سەرکردایەتی پەکەکە یەک کەس نییە ینی نەکۆەوەی لە چیای تو دزانی دناوەوان خۆدا لە قەندیلێ ینی ئەوانە چەند کەسێکن سیاسەتی ئەم پارتیە جێبەجێ دەکەن و پەیرا دەکەن ئەوان کەسێکیان نییە ینی لە ناوخۆیاندا پەرتەوازن کەواتە ئەم لایەنە سیاسیانەی هەرێمی کوردستان و پارچەکانی تر دەتوانن ڕێگیری بکەن لەو جموجۆڵەی کە پەکێکە لە ناو ئاخی هەرێمی کوردستاندا پەیڕاو دەکا و جێبەجێ دەکا کە زۆربەی جاروە ئەڵێن کە ئەمە جێبەجێکردنی ئەجیندا و سیاسەتەکانی دەرەکیە ئی ناوخۆیاندا نییە خۆی لە ئەوەی مەشەدەکە سیرکە ئەوەی وردەکاری بکە ئەوەی تێبگا لەم ڕۆژەی کە هەیە ئەزانێ بەجددی پەکەکە یانی دۆخێکی ناهەمواری خۆڵقاندەوە چەند جارێکە پامێکی ڕوونی تەواوی دەستکەوتووە لە سەرۆک بەرزانیەوە کە پێم وایە ئەو پامەی سەرۆک بەرزانی زۆر ڕوونە بۆ پەکەکە و بۆ ئەو باڵانی ناو پەکەکە کارەکەن کە ڕوونە ینی ڕاستە پەیامەکە شەڕی کورد بە کوردی حرام کردووە بەڵام لە هەمان کاتە پەیامێکی ڕوونی تایە ئەڵێ نابێ هیچ دەسەڵاتێک پێشێر کرێ لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستانەوەتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە ئەرچی خۆی هەڵسیە کە ئەولەویەتی ئەرکەکەی پاراستنی خەڵکی کوردستانە ئەمە یەک دوو پێم وایە لەسەر ئاستی ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوانەی بڵێن جۆرێک لە جۆرەکان پەیوەندیە گیان علاقەیەکیان هەبێت لەگەڵ پەکەکە بەڕێکی دۆستایەتی بێ هەر شێوازێک بێ هۆشداری بن بە پەکەکە بڵێن ئەم حاڵەتە ئەم ڕەفتارە هیچ خزمەتێک ناکە بەم دۆخە ئەمە دوو لە ئاستی ئەقلیمیش یعنی کارکردنی پەکەکە دژی هەرێمی کوردستان بەڕاستی ینی چاڕوان کراوە بەداخەوە کەواڵێم چاڕوان کراوە چکە زۆر جار هەستەکەین ئەوێ بۆ شایەک بدۆزێتەوە ئەوێ کەلێنێ بدۆزێتەوە ئەی وەزعێک بدۆزێتەوە لە شوێنێکە لە جێگەیەکە مەقەڕ دابنێ یان بارەگا دابنێ کە بینیمان خەڵکی کوردستان زۆر زەرمەند بوو لێە ینی خەڵکی دیاتەکان ئێستا بیان دوێنە هەر لە پێنجێنەوە تا ئاگاتە ئاکرێ تا ئاگاتە زاخۆ ئەمانە هەندێک ڕەفتارەکەن کە نەگونجاوە هەتاکو لەگەڵ مۆراڵی کوردایەتی و مۆراڵی ئینسانێکی ڕێکوپێک کە بێ خزمەت بکە بۆیە خەڵک بێزارە لەم تەسەڕفە لەم جگە لە بێزاری خەڵک بەبووچوونی ئێوە کە دەبینن ئێوە چاودێری سیاسین هەموو لایەنەکانی سیاسی کوردستان پێکەوە یەکدەنگن بوونەمانی گەریلاکانی پەکێکە لەسەر ئەم ئاخە من ئێمە دەستگای ڕسمیمان هەیە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کە حەزبە سەرەکیەکان پارتی و یەکێتی و گۆڕان پێم دۆخەکان باش هەڵسەنگانەوەمڕۆ پامێکی ڕوویانە ممە ئاستی حکومی کە لایەنەکان بەشدارن ئەوەی ئێمە تەماشامان کرد پەرلەمانتاران ئەمڕۆ هەڵوێستی خۆیانە بوو بە جیاجیا ئەوەی کە چاودێری دۆخەکەمان کردووە ئیدانی مۆزایان کردووە پیان هەزم نەک بەڵام لە دەرەوەی هەمووی ئەوە من بەڕاستی داوا لە هەموو حزبە سیاسیەکانەکەمەوەی لە هەرێمی کوردستانن دەورێکی ڕوون و ڕاوشکاویان هەبێ و پشتگیری ئەم حکوومەتە بکەن حکوومەتی خۆیانە حکوومەتی هەرێمی کوردستان وا بێ پامەکە ڕوون بێ واتە یەکێتی گۆڕان و یەکگرتو کۆمەڵی ئیسلامی حزبی سۆشالیست ئەو حزبەکانی کەش لە هەرێمی کوردستانە کە کارەکەن ئەوێ هەڵوەستەکانیان ڕوون بێ ئیدانەی ئەم دۆخە بکەن چکە ئەم دۆخە خزمەت بە کەس بۆ نمونە تەقانەوەی بۆری نەوت چی خزمەتێک بە هیچ لایەنەکە هیچ بەعکسەوە لەم دۆخەی کە ئێمە پێویستمان بە پارەیە پێویستمان بە ئابووریە پێویستمان بەوەی چارەسەری وەزعی هاوڵاتیانی کوردستان کە خەڵک موچە وەرگریە بە ملیۆن دۆلار زەرریان لە هەرێمی کوردستان و لە ئابووری و لەو مەلەفە یاوەکە ئەمڕۆ گرنگە بۆ خۆی هەڵبژاردننی ئەم جۆرە ئامانجە لەلایەن پەکەکەوە دەریەخا کە دەستێکی لە پشتەوەیە و جارێک کە ئەڵێمەوە ئەو خەڵکەی ناو پەکەکە یان ئەو قیادەی ناو پەکە چەند باڵێکەوەی خۆی بە خەمخۆرەزانێ ئەبێت لەو معادلێ لەو هاوکێشەیە بێتە دەرەوە و ئیدانی ئەو دۆ خەبگان ناو خۆشیانە ڕەنگە ئاراستە و بیرکردنەوە تێڕوانی جیا هەبێ ئەو تێڕوانینەی کلێپەرژەوەندی
نەتەوەی نیشتیمانی کارەکە و پێی وایە دامی پرۆژەی نەتەوەی نیشتیمانیە کاگە ئەبێ دوورکەوێتەوە و هەڵبێستی هەبێ هۆنچاوەڕێدەکەن پێکێ بە باڵباڵیە خۆ بە پێنگابەکەوەها ji بوو بەرژەوەندیان نیشتیمان و vê parça Kurdistanê ku xedan kiyanekê serbexuye û bi sed hezaran qurbanî dane biryareke wiha bide? Yani ji wan serkirdeyan biryareke wiha tê çaverê kirin? بەداخەوە من پێم وایە پەیامەکەی سەرۆک بەرزانی کە پامێک بوو پڕ لە عاتیفە و ئەحساس و عەقلانیەت و سۆز و میهرەبانی بۆ هەرێمی کوردستان و حتەکە ینی تا ڕادەیەک پامێکی جوانی تیا بوو زۆریش بۆ پەکەکە بێ پەکەکە هەلەکەی بقۆستایەتەوە و ڕەدی و پامی باتەوە بە شێوازێکی زۆر عەقلانی و زۆر لۆژیکی بەداخەوە پەیامی ئەوان پامێکی ناعەقلانی بوو پامێک بوو کە بەکردەیەکی سەربازی ناهەموار شەیدی لێکەوتوتەوە بۆیە بۆ خۆی لێرەوە ئێمە گومانە خینە سەر هەڵوێستەکان و سەر بۆچوونەکانی بڕوان ناکەم بتوانن بەیەک ئاراستەوە و یەک ئەجندە و بە شێوەیەکی ڕێکپێک لەم دۆخە تەسەڕف بکەن کە هیچ قازانجی هیچ لایەکی تیانیەوە من دووبارەیەکەمەوە ئەگەر ئەو پەیامی سەرۆک بەرزانی هەموو لایەنێکمان بە ئینساف و بە ویژدانەوە تەماشایەکەن خەمخۆریەکی یەکجار زۆری تایە بۆ دۆخەکە ینی جەنابی سەرۆک بۆ مێژووە و بەو باگراوندی کە هەیەی ئەزانێ لەکوێ ئەم حرەکەی و ئەم جوڵانە هەیە و ئەزانێت لەکوێ سەرچاوی گردو بۆیە ئەوەی دڵسۆزە بۆ نیشتیمانە ئەوەی دڵسۆزە بۆ خاکی کوردستان باشتر لێرە یەک ژبلی پەیامان سەرۆک بارزانی و گەلک وازەح و دلسوزانە و بڕەحمانە بوو ji bo serkirdatiya siyasiya çekdariya PKK ji hêleke din em behsê mijareke din bikin baştirbûna rewşa Kurdên Bakurê Kurdistanê detwanê bibête handerek bûnemanî ew cumûculeyê PKK li ser axî Başûrî Kurdistan peyra û cêbecê dike yanî ji hîç asûyek bû em meseleş diyar niye خۆی قسە کاتێک لەسەر باکوورەکرێ هەمومان نەزانین دەوری جەنابی سەرۆک لە ڕابردووشە لەو سەردەمەی توانی لەگەڵ ئۆردوگانە هەمووان بینیمان مەشەدە سیاسەکە زۆر هەوڵیە کە مەحاولە بکە نێوانگیری بکە هەوڵی دڵسۆزانەیە بۆی چارەسەری ئەوە بکە پەکەکە بەداخەوە لە جاتی ئەم جۆرە لە ئاڵۆزی و ئاژاوە و کێشە و گرفتانەوە بۆ باشووری کوردستان کە تەجروبەیەکە ئەزمونیەکە بێ هەموو لایەک بە دڵ و بە گیان بیپارێزیەوە دیفاعی لێ بکەوە داکۆچی لێ بکە پێم وایە شوێنی سروشتی خۆی تەبیعی خۆی لە ململانەکەیە باکوورە نەک و باشوور وا بێ بتوێت لەوێ خەباتکە و پێم وایە ئەو هەوڵانەی کە لە ڕابردووان راوە لە ئاستی هەرێمی کوردستان لە ئاستی حکوومەتی کوردستان لە ئاستی پارتی دیموکراتی کوردستان و شخصی جەنابی سەرۆک بەرزانی دەری خستووە چەند دڵسۆزە خەڵکێک لەناو پاکەکە دڵنیام ینی وای لێ هاتووە ئەوەی کە منەی بینیم لە مەشەدەکە سەرکردایەتی پەکەکە لەگەڵ گەریلا یان لەگەڵ ئەوانەی کە بە دڵسۆزی بە دڵەوە بە حەماسەوە ئایانەوێ پێشمرگایەتی بکەن ئایانەوەکو گەریلای خەبات بکەن قیادیان و سەرکردایەتیان چاواشایەکەن با ڕاستەیەکی خراپیان ئێمە زۆر پێمان ناخۆشە زۆر نیگەرانی کە هەر پێشمەرگەیەک هەر گەریلایەک هەر کوردێک لە هەر شوێنێک بێ بەکار بێنێ بە تیجایەکی ناڕاست و نادروست و خزمەت بە دۆخەکەنەکە باشە لێرە بە دواوە ئێوە چاوەڕێ دەکەن هەنگاوەکانی سەرکرداتی پەکێکە بە کام ئاراستە بڕۆن بە تایبەتی دوای ئەم هێرشەی گەریلاکانیان کردیانە سەرهێزی پێشمەرگە یعنی ئەو ئاگرە زیاتر تەشەنە دەکە یانیش دەکرێ ئاوێک هەبێ بەم ئاگرەدا بەداخەوە پێشبینیەکان زۆر قورسن ینی زۆر قورسە هەر لایەکمان پێشبینی بکە بەرەو چی ئەڕوا بە چی ئاراستەیەکە ڕوا چکەوەی من لی تێگەشتم دیارە ئاراستەی گەمەکان یان ئاراستەی سیاسەتی پەکەکە بەدەست خۆیان نییە و جوان پێشوازیان لەو پامەی سەرۆک بەرزانی نەکرد ئەگەر پێشوازیکی ئەقلانە و منطقیان کردا لەو پامە جوانەی بەرزانی کە هەموو لایەک لەسەر ئاستی هەرێمی کوردستانی ئەڵجابیان پێ دەڕبڕی
ئەتوانی بە سیغەیەکی کە بە شێوازی کە باتان گفتوگویەکی عقلانیان کردە لەگەڵ دام و دەستگا ڕسمی و شەرعەکانی هەرێمی کوردستان بیان وتە ئێمە ئەتوانین لەم نقطەیە لێرە بین لێرە ئەتوانین ئەمە بکەین دڵنیام چۆن لە ڕابردووە حەکیمانە هەرێمی کوردستان تەسەڕوفی کردووە و هەوڵی داوە نێوەنگیریان بۆ بکە هەوڵی داوە چارەسەرێکی ئاشتیانە بدۆزیێتەوە بە تایبەتی لە سەردەمی ئەو کاتی کە ئەحمەد داوودۆغڵو وەزیری دەرەوەی تورکیا بوو هەموو لایەکە زانین کە پارتی دیموکراتی کوردستان حکوومەت یاریمی کوردستان لە ئاسی سەرۆکایەتی هەرێمیشە چەند هەوڵ درا بەڵێ سەرگۆزیری بەرێ بۆ ئەو کاتە مەبەستمەوە ینی هەوڵەکان دیارە پەکەکە ئەگەر بیاوێ نیەتی باشوور بخوێنێتەوە ئەگەر بیە نیەتی بەرزانی بخوێنێتەوە نیەتی حکوومەت خوێندەوە زان نیەتێکی زۆر باش و بێگرد و عەقڵانی هەیە بەرامبەر پەکەکە ینی هیچ کاتێ نیەتی باشوور نیەتی خەڵکی کوردستان حزبەکانی هەرێمی کوردستان دژی پەکەکە نەبووە یان دژی گەریلا نەبوو بەعکسەوە هەمیشە هەوڵی داوە جەوێک و لەسەر پەیامان سەرک بارزانیشی بەبیراوە بینن گاواک گوتی مەدەستپێکە سەرهەلدانا شۆڕەشاوان تەفگەراوان مەعالیکاریا وان کرد حتاکو ئەو گەشتە vê astê êdî ew dijatiya me dikin êdî ew qenciyên me bi awayekê namerdane bersiv didin yanî bi vî rengî jî mesela wiha dirêje kêşa gelek spas bû mêvanê min berez Hesan Cebarî çavderê siyasî ji Silêmaniyê li gel min bû tu her hebî. برف کۆشکا سپی ئارمانجە جوداکردنا دەنگان لە هەژمارێکە ویلایەتên ئەمریکا بەردەوام دکە یەک جوان ویلایەتên gelekên giring û bêreng gelekê hesas çavê dengder hem jî her du kandîdan li sere wîlayeta Pensilvanyaya. Li wê derê hindek wêneyan ji bûyetînin serekrana Kurdistan 24 ku dema cudakirina dengan e li vê derê hêjayan hin wîlayet hene li Amerîkayê ku pêş wexte ji wan nîne dengên pêşwext birên elektronî postan hatine dan bêne cudakirin heta dibîte roja helbijartina. Yek ji wan wîlayetan Pensilvanya, Michigan, Wisconsin e. Yani li van her sê wîlayetan destûrekî serbexwe, yasayekî serbexwe heye ew nikarin dengan cuda bikin heta ku nebîte roja helbijartinan dengên rastaxwe hatine dan digel ew dengên birêyan posta û elektronî hatine dan ancaq duê rojê da têne cudakirin ji ber wê jî barekê girantir dikeve ser milê wan wîlayetan ji bo cudakirina van dengan lê keleka wê jî koşka spî ji bo tê serekirane ev şerê hûn dibînin şerê mezin hemû şerê wê koşkê ye şerê wê kursiyê ye serokê dahatiye Amerîkayê çavê wî li vê kuşkê eger hato Donald Trump bimîne wê ahenga mayîna xwe berdewam bike lê mezintirîn dezgayê biryardananê serok jî xudan mezintirîn desthelata cêbecêkirinê ye paşîwî Kongres û Sînatê piştî wê jî dadgehên fîdral ê Amerîkayê tên an ku desthelatên Amerîka fîdral bi ser sê beşan da dabeş dibin yek ji wan desthelata cêbecêkirinê ya serok ya duan desthelata yasadananê ya Sînatê Kongresê ye ji bilî wê jî rola xwe ya herî bi bandor ji bo pesendkirin û pejrandina wan biryaran dadgehên fîdral ji bo helbijartinê jî encamên dawiyê jî her dadgehên fîdral li wî welatî xudan qirara dawiyê new divê ku her du serok bi qirarên serkeftin yan şikestinê li gorî biryara dadgeha fîdral li vû tevgerên xwe hereketên xwe bikin. Lewma jî dadgeha fîdral jî ji xwe heftiyek berê serokê dadgeha fîdral ew jî hate helbijartin ew jî keseka nêzik e ji Donald Trump. Di niha da em dikarin bêjin li dadgeha fîdral komarî piranîne. Lê Joe Biden gotiye eger hatu ez ser bikevim bime serokê Amerîkayê ez ê endamên dadgeha fîdral zêde bikim. Di gel wêyekê me ku jinek seroka dadgeha fîdral e tişt nabe mumkin e lê dîsa jî ez ê endamên wê hakimên wê dadwerên wê zêde bikim. Hêjan li Pensilvanya wê nebûye zendîtên ser ekranê ev wîlayeteke ku dikare yek alîker be çavê her du kandîdan lê ye herî dawî Donald Trump gotî
ئەگەر هاتوو لە پەنسیلڤانیا وەکی نەها بەک و لە پێشە لە مشگەن لە پێشە وەها بچە کەواتە ئەم پشتڕاستن و ئەزم سەرروکێ داهاتی یێ ئەمریکای و حتا نەها هەموو ئاماژەبووەیەکێ دچن و دۆنالد ترامپ لە پێشە لە هەردوو ویلایەتان. ئەف ژی دنێ دۆنالد ترامپ گەلێکی خۆش کردە لە هەمبەری وێ جۆ بایدن دەبێژیتن هێژی مایە دەبێ کۆهنێکێ دن بسەکردن حتا نەها 186 یا دەنگان هاتنە جوداکردن لە گۆری ئەو ئانکەتێن ئان هاتنە بەڵافکردن 148.40 و 213 دەڵەگەین جواتە هەلبژارتیên جۆ بایدنن 105 238 يعني 238 ترامپن من تام ترسوي جود 238 دقال 105 جو بايدنن 213 دقال 148.40 يت دونالد ترامپن انكو ام دكارن بيجن اگر لسر امارين گشتي بوينيكي گشتي تماشا بكن حتى نها جو بايدن سركفتيا لدي ساجي مروف نكارا بيجا بله او سركفتيا جبر كل ولايات حتميا يك آلي كرن او دنگين هاتنا جدا كرن حتى نها دونالد ترامپ لپیشه. هون دزانن پنسیلوانیا جبو دونالد ترامپ گلک گرنگه جبر کو او جهه کو جو بايدن تدا هاتیه دنیای و همان جهه کو دونالد ترامپ تدا زانینگه خلاص کرد. خازم لسر و پرسیز دتر رابو استم نونری حکومت هرما کردستان لفرانسا علي دولمري بريا سكايب دقل مدا بري سعلي تو بخير هاتيا كردستان 24 نظام وين الكيجالي دي در بكوا هولنو اگر اماده تو بخير هاتي دست بك دا مادام لفرنسا ام برسيرك وهذا سبب كان بشتي شر جهاني دوام پیوندین امریکا و یکیتی اروپای بر بقوناغه کدید چون سرباری ناکوکین سیاسی و استراتژی لدیس هم دبینن پیوندین خورتن آبوری هنه لگاو مروف وینی کچکتر دکه بچوکتر دکه مروف دبینه که امریکا گلک مسیطره لسر ولاتین یکیتی اروپای جبو 4 سالین دهاتی تو چه چاورید که پیوندین امریکا ولاتین یکیتی اروپای ده چه بوده؟ بله روش باشه گلک سپاس راستی یکیتی اروپا بگشتی و فرانسه تایبەتی چاوەڕوانێت هەڵبژاردنێت ئەمریکانە چونکە ئەمریکا وەکو وڵاتی یەکەم لە هێزی جیهانی پێویستی پاوکاری یەکیتی ئەوروپای هەیە بۆ چەند ئەو کێشەیەت هەیە تایبەتی ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا و یەکیتی ئەوروپا زۆر گرنگی هەیە ئەو هەڵبژاردنێت ئەمریکادا چونکە ئەو 4 ساڵی ڕابردیدا ئەو پەیوەندی نێوان یەکیتی ئەوروپا و ئەمریکا هەبوو بچک به حزب بون باید خواهدن پنید خوب حزب کنه و جاره که دیگه و حتی نوکه گشتی حکومت فرانسه و که اروپا خواهدن تایبتی بایدن بیده سرو که هرچند دست کاروبار نوخی امریکا نکن بلان باشتره که بایدن بیده باید بشن جاره که پنید خوب هم لعبوری هم لسیاسی گل امریکا به حزب کن رابردو دا یکیتی اروپا گلک پروبلم هبون گل امریکا دا تایبتی سر تاکس و سر ضریبه او تشترك اوروبا تشي امريكا واروات امريكا تشتري بو اوروبا دا ام خازين ببينين بوي البرجمنديه اوروبا دا ك بايدن فيتا سرو ك امريكا والله ما تنو ك ديار نينا و بيوندي بهزن راستي ولات جيتون امريكا او كرك زور اوروبا ك تبتي بو ازاد بون دست نازيه بشتي شر جهاني دوام دا تبتي فرنسا دا و فرنسا او ك بارتنر كي زور جرينج زانيت امريكا دا هم بواره دا بواره عبوری بواره سیاسی و بواره دیپلماسی دا و اگه هب کنی اورو مادام که هو سایه چما ولات نوایکیتی اروپای به تایبەتی المانیا بیژن و فرانسا چما دخوازن جو بایدن ببسروک آلمان جوان چیه جبوناوی بسروک بله ایروی که اروپا جلای فرانسا و المانیا پریوات چی دولت زلهزن روی عبوری و روی پیشسازیه و باید خواهدن شو که تانو که سیاست سروک ترامپ دیار نینه جور بواره ده هر روز بریاده که داد او بریاده که دان تبتی سر دانان ضریبه سر او کالای که اروپا چن بو تبتی هر دولت پیش سازی فرانسه و آلمانیا که زورترین هناردت کن بو ولات گرفتکانی امریکا و ضریبه که زور سر او کالای دانا ببی مبسته و هر وحال او کشیت هی او رو رشات نارد تبتی شر داعش ده نه آلمانیا نه فرانسه قال سیاست امریکا دانی نه تایبتی او العراق و سوریا هتا انجام دان بله جخوا او مجارك گلک آلوزه لگاوا کو ام دبینن یکیتی اروپا بگشتی دیگر رکفتنا اتمیا دیگر ایران بو امریکا خوجه وکشا
ئەگەر هاتوو ئەف ناکۆکیین و ئەڤەیە جەوهریە خاڵە جەوهریە مەسەلەکێ دیکۆ ناکۆک لەسەرن دناوبەرە ئەمریکا و یەکێتی ئەوروپایەدا مەسەلا ناتوویەیە هەروەها ڕوبڕووبوونێن وان هەردوو وڵاتان دناوبەرەوان و ڕۆسیایەدا ئەفژی مژارێکە دیە لیا جەوهری بێژن لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست مەسەلا مژارە ئەتۆمیە دەگەل ئیرانێت تو چاوەڕێتکێش بوو 4 ساڵێن داهاتی ئەف مژارەیەک ئالی ببە و هەنێکی سەری ڕۆژهەڵاتە ناوەڕاست جوان شەڕ و ئالۆزیان و ناکۆکیان ڕەحەت ببە یەکەتی ئەوروپا گشتی بتابەتی فەرەنسا ناخوازی جارێکی دیکە شەڕ ئەنجام بدە لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست چونکە ئەو ناوچە شەڕی گەلێک زۆری هەیە تایبەتی لە عێراق و سووریا و وڵاتی دیکە یەمەن و ناخوازی جارێکی دی شەڕێکی تر لە ئێرانی بێتە ئاوکردن بۆیە خازم ڕێگا دیالۆگ و گفتوگویت گەل ئیرانێ بگەن ڕێککەوتنەمەک بۆی ئێران دەستبەردارێ پرۆژەی ناوەکی و ئەتۆمیە خۆ ببیت بەڵام ئەوش زەحمەتە چونکە ئەمریکا تایبەتی سەرۆک ترامپ ئەو هەمە سزایت ئابووری سەر ئیرانی دانانە بوویتە هۆی ئەوەی دووبارێکی بینە سیاسەتە ئەوروپا و سیاسەتە ئەمریکا سەر پرۆژەی ناوەکی کاتە ئەنجامدان و یەکەتی ئەوروپا خوازیارە کە بشێن گەنە ڕێککەوتنەوەی گەل حکوومەتە ئیرانێدا وێ ئەو بابەتە یەکلا بێتەکردنەوە بۆ ئەو 4 ساڵێت دابێت ئەگەر هات سەرۆک ترامپ بباتەوە پرۆژه مشکلێکی گەورە بۆ پرۆژه دێتە دروستکردن لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا کە ئەو ڕۆژهەڵاتە ناوەڕاست پڕ کێشە و تایبەتی ئەو کێشە دوای فەرەنسا دیگەر تورکیا وەروەها دەستێوەدان تورکیا لە شەڕی ئەرمنیا و ئازەربایجان وەروەها لە لیبیا و برایەتە سەپاندنە سزایên زێدەتر ژالیێ ئەمریکایەوە بوو سەر ئیرانێ ناهێتەوێ واتەیەک و ئیران دەستێوەردانên زێدەتر لە وڵاتên ڕۆژهەڵاتە ناوەڕاست بە تایبەتی یەمەن و سووریا و عێراقێدا بکە بێگومان بەس سیاسەتە ئەمریکا سیاسەتێکە ناڕۆم بوو دوای تایبەتی سەردەمی سەرۆک ترامپدا هەم سەر بابەت ناوەڕۆکی ئەتۆمیە ئیرانی وەروەها سەر دەستێدانی کاروبارێ ئیرانێدا لە عێراق و سووریادا بۆیە ئەو سیاسەتە ئەمریکادا نەبدڵێ یەکەتی ئەوروپا نەبدڵێ وڵاتانەشدایە بۆ یەکەتی ئەوروپا خازی زیاتر سیاسەتێکە ڕۆن و شەفاف هەبێت بەرامبەر ڕۆژهەڵاتە ناوەڕاست و تایبەتی هەمبەری ئیرانێدا چونکە ئیران وڵاتێکی گرنگە لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و یورو دەستێدانە زۆر کاروبارێت وڵاتی دیکە تایبەتی لوبنان عێراق یەمەن و سووریادا بۆیە باشترە بۆ یەکەتی ئەوروپا بۆ وڵاتانش کە بایدن چونکە بایدن لە دیموکراتەکان زیاتر شارەزای ناوچەکەیە و زیاتر شارەزای ڕۆژهەڵاتە ناوەڕاستە لە کاتێکدا ترامپ هەتا نوکە نزان جیاوازی نێوان کوردێت ڕۆژئاوا و هەرێما کوردستانی هەروەها لە نێوان نەتەوێت بێش زۆر شارەزایکی وەنینە چونکە بزنسمەنێکە نەخشەیەژی نەزانە بەڕێز دوڵە مەریام و حکومەتە فەڕەنسیش ڕاستی ینی ئەس ئەو کۆبنەوەی دەمگەل حکومەتە فەڕەنسی بکەن ئەوانش سیاسەتە ناڕوونە سەرۆک ترامپ زۆر ناڕازینە بەرامبەر ڕۆژهەڵاتە ناوەڕاست هەبەتی هەمبەری کورددا کە لە ڕۆژاوا هاتەگەری هەمبەری کوردان دێچاوە لێ پرسیارەکە دیا هەرێمی ژتە بکەم ینی دەسەردەما دۆناڵد ترامپ دا تورکیا گەلک بەهێز کرد تو چاوەڕێتکە 4 ساڵێن داهاتی هەرکام جوان بە تورکیا لە سەروێ سیاست و ئاراستەیە بمینە جهێڵە دەستێوەردانێن وێ لە دەربە هەلبەتا نە لە نافخۆ نەخێر باوەڕ ناکەم ڕاستە تورکیا وڵاتێکی مازنە و ئابوورەکە پێس هەیە و لە ڕۆی استراتیژی و جیۆلۆژیا جیۆپۆلیتیکەوە و جوگرافیاوەش وڵاتێکی زۆر گرنگە بۆ هەم جیرانی یەکەتی ئەوروپایە وەروەها پردێکی پەیوەندی لە نێوان رووسیا و ئەوروپادا و ئەمریکا پەیوەندیت باش گەل سەرۆک ئۆردۆگان هەنێتوێت پەیوەندیت خۆت گەل تورکیا پێشتر بکات ئەگەر هاتو سەرۆک ترامپ بباتەوە ڕەنگە پەیوەندیت خۆت زیاتر بەهێز بکات تایبەتی لە ڕۆی ئابووریەوە وەکو بەحث کرد ترامپ کابرایەکی بەزمانە و زیاتر هەیە بکاتە ئابووریە وڵاتی خۆ نەک بوارێ سیاسی و دیپلۆماسیدا مەبینی مژارێکە ناکۆکە دنابەرایەکێتی ئەوروپا و ئەمریکایدا یانیش بەرکو یەکێتی ئەوروپا بە تایبەتی فەرەنسا لە دژی سیاسەتێن ئەردوغانە لە هەم بەردام دەبینن ترامپ پەسناویت کە دەبێژی زەڵامەکێ بەهێزەوەکی کاچەوە پەسنا ڤلادیمیر پۆتن کاتن ئەم وی هێلێکێ بهێڵن دنوێری حکوومەتە هەرێما کوردستانی لە فەرەنسایە یەک ji وڵاتên herî giring û cihê biryardaniya di nav cergê Ewropayê da. Di çend rojên derbasbûyî da bi taybetî di Oktûberê da û çend roj pêştir me dît rojên gelekên nexweşa giran ji bo Frensayê derbas bûn. Êrişên teroriyên berdewam, her wiha êrişên welatên rojhelata naverast bêjin bi taybet İslamî li ser Macron û hikûmeta wî welatê wî gelek xurt bû. Bi reya te ji vir û şûn de hemahengiyeke çawa tê çaverêkirin di navbera hikûmeta Herêma Kurdistanê û hikûmeta Frensayê bi rûbirûbûna terorê û destê dereke di nav Herêma Kurdistanê de. û peywendî gelek pêzin nêwan hikûmeta Herêma Kurdistanê Fransa bi taybetî li bawarê terorê da çunki her du bila ser ew kokin kêşta teror kotayî nehatiye ne li Iraqê ne li Sûriya û ew karê terorîstî ke li Fransa û li Viyana li paytextê Nemsa hatine kirin
انجام اوانه که هر ولات تخازن و بابت کوتایی پی بلام حکومه بحث کرد فرانسا راست ولات گزل هزا اندام همیشه انجمنی آسایش بلام او قوتنی ل روشالات ناوراست پیوتی العراق و سوریه بشید تنه روبروی داعش بیت و بوی پی سی پاپیمانتی امریکا ده هيا بوی زور گرینگیت هف کنوی حل بجاردن ده بوی که اگر بایدن ببیده سر که امریکا و فرانسا و وەکەتی ئەوروپا ئاسانترە بشین دیالۆگی بکەن سەر ئایندا ڕۆژهەڵاتە ناوەڕاست چونکە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بۆ شێوێ بەردەوام نابێت پێویستە گۆڕانکاریی ڕێژەی لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بەدەکردنێ ئەوڕۆ وڵاتێک ڕاستە ئەو گۆڕانکاریین ڕێژەیی بەڕێز دۆڵەمەری دەست سەردەما دۆناڵد ترامپ چێ ببن قۆناغا داهاتیدایانجی جو بایدن بڕای منە قۆناغا سەردەمی بایدن دا باشترە چونکە وەکو بەحث کرد هیچ پرۆژەیەکی استراتیژی و ڕۆنێ سەرۆک ترامپ بۆ ڕۆژهەڵاتە ناوەڕاست نینە و بۆ زۆر گرنگ نینە ڕۆژهەڵاتە ناوەڕاست چ باردەخیدا بچیت و ما بینین سووریا چهاتە ئەنجامدان و لە عێراق چهاتە ئەنجامدان سەردەمی سەرۆک ترامپدا بۆیە وڵاتت ئەوروپی خازن پرۆژەیەکی شەفافەوی بۆ ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا ڕاستە دوو وڵاتان ئاوەڕە وەکو عێراق و سووریا وەکو وڵات بس لڕاستیدا ئەو دوو وڵاتانە نە سەروەری نە ئاسایش نە سەقامگیری خۆدانینە بۆی هەگە بین تەماشا بکەن هەموو ئەو کوبوونەوەی سەرۆک ماکرۆن باس کرد باسی سەروەریە عێراقت کرد سەروەری عێراقی بۆ ئەوەی وڵاتی وەکو ئیران و دەوروبەر دەست نەخەنە ناو کاروبارێ عێراقی وەرو هەر سووریاش ئەوڕۆ بەشار ئەسەد کێمەک ئاخا سوودا بەدەستدا هەیە و ئەوەی دیکە بەدەستی ئۆپۆزیسیۆن و لاینی دیکەدا هەنا بۆیت خازن لوبنانش کێشێکی زۆر مەزن هەیە یەمەنێ کێشێکی زۆر مەزن هەیە بۆی ئەوەش بۆ ئاسایش و سەقامگیری ئەوروپا گەلک گرنگە چونکە ئەمریکا دوورە لە ڕووی جوگرافیاوە لەو بۆرانە زوو درە شێت خۆ پارێزیت بەڵام یەکەتی ئەوروپا لەبەر ئەوە جیرانی تورکیە جیرانی وڵاتانەیە کێشەی زۆر مەزن بۆ ئەوروپا لە ڕووی ئاسایش و سەقامگیری دروست بیت و یەکەم نیشانەش بێتە کردنەوەی تەرۆریستان وڵاتێت ئەوروپیەدا بۆیە وڵاتی ئەوروپی زۆر گرنگی ڕەوانە داهاتووە ناوچەکە و پێویستە گۆڕانکارێکی ڕێشەیی و هەمیشەیی بۆ ڕۆژهەڵاتە ناوەڕاست بێتە دابینکردن تایبەتی عێراق و سووریا چونکە هەموو ئەو تەقینەوانە کە تێنە ئەنجامدان لە وڵاتی ئەوروپی لە سووریا و عێراقی پلان بۆ تێنە داڕشتە بەێ یعنی دخوازم پرسەرێکێدن شتە بکەم و گەلک هەستیارە بەڕێز دۆڵەمەری ئەوە پەکێکی لە باشووری کوردستانی پێکی ئیناوچێت کە حتای ڕۆژە ئەڤروکام تێدانە هێرشکردنە سەر هێزن پێشمەرگەی شەهید و بریندارên هێزن پێشمەرگەی هەنە ji bi heman sînaryo li Rojavayê Kurdistanê çê nebe ku Amerîka dibêjîtin PKK di navrêzên Hesedê de bi awayek ji awayan telmîhekê de tê hene. Dixwazin PKK li Rojavayê Kurdistanê nemîne ku li wê derê çê nebe. Tu çi hemahengî û hevkariya Fransayê dibînî ji bo yekgirtina Kurdên Rojavayê Kurdistanê û derxistina wan layanan ku dibe di sibarûjê de wekî çawa ji bo başûrê Kurdistanê bûne ser êşe ji bo wan jî bibine ser êşe. و فرانسا ڕاستیت خازیت ڕۆڵێکی میانگەری بگەڕێت بۆ دروستکردنە ناوچەیەکە ئارام بۆ کوردا لە ڕۆژاوای کوردستانێدا و ئەو ڕۆلەش مەبینیە چ ڕابردوو هاتیانجا و نوکەش بەردەوامە بۆ ئەوەی هاوکاریە گەلی کورد بکات و تاکە وڵاتە ڕاستی یەکەتی ئەوروپادا و لە هەمە دنیایدا کە واقعی دۆستی گەلی کوردە چ لە هەرێما کوردستانی چ لە ڕۆژاوا چ لە ڕۆژهەڵات و الباکووریدا خازیت کەشت کوردە شێوەی دیالۆگ و ئاشتیانە چارەسەر بیت و هەمیشە هەوڵدایە مافت گەلی کورد لەو چهار دەوڵەتانە بدەست خۆ بهێنیت بۆیە فەرەنسا ڕۆڵەتگیری بشێت ینی ناکۆکیت هەمبەر نێوان هەردوو لاینێت ناکۆک لە ڕۆژاوای کوردستانی تایبەتی نەبینە پەیەدە و ئەنجمەنە نیشتیمانی کوردی سووریا بۆ بگەنە ڕێککەوتنێک بشێن هەردوو پێک بە ڕێوەبەریە ئەو ناوچێت بدەست وانتانە ڕێوە ببن ئەمە زۆر گرنگە و پشتینگیش هاوکار بن ئاواداکردنەوە ئەو ناوچانە چونکە ئەو ناوچانە دەستی داعش زمانی داعشدا زەرێرە زۆر پێهاتنە گەهاندندا و هەرتەوە ئەناوچێت هەرێما کوردستانیشدا کە دەستی داعش هاتنە ڕزگارکردن بە تایبەتی ئەو ڕێککەوتنەما لەسەر شنگالی هاتە دروستکردندا فەرەنسا ڕۆڵێکی گەلێک مەزن تێدا گێڕا بۆیە ئەو خازیت کە پەکێ دەست نەخەتە ناو کاروبارێ کورد ڕۆژئاوا و هەروەها هەرێما کوردستانی باشە داوای پرسیارە من بەڕێز دۆڵەمەری ببوورە سەرکەفتنە یەک ji van کاندیدان ji îroşûnda ji ber ku siyasetên Amerîka bingehîn û guhertin bi rêjeyî ne. Tu çavarêtke Ewropayeke bihêztir yan biçûktir weke nûke Amerîka li ser wan bihêz? daxewa rastî welatê yeketî Ewropa zor pêzîn e yeketî Ewropa kêşeyek û ezmeke gelek mezin hay nav yeketî Ewropada ser zor babetayek dînî ne بۆیە باوەڕ ناکەم یەکەتی ئەوروپا بشێت ئەو یەکەتی ئەوروپا پێ دروست بکات هەمبەری ئەمریکان و وڵاتێکی ترەوە بستیت
ڕاستە سەرۆک ماکرۆن ئەنگلا مێرکل هەردوو کار دەکەن بشێن یەکەتی ئەوروپا پێشتر بکەن بەرامبەر ئەمریکا وڵاتی دیکەدا بەڵام زۆر زەحمەتە چونکە ناو یەکەتی ئەوروپادا بیرروبوونی زۆر جیاواز هەن تایبەتی ئەو وڵاتێت کە لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابووریەوە زۆر بێهێزن نکارن بۆ بگونجێنن تایبەتی بوارێ ئابووریدا بۆیە پێویستە یەکەتی ئەوروپا زیاتر کار بکات بۆ بشێت خۆ هێز بکات بشێت سیاسەتە خۆ بسەسپێنێت و هەروهەنگاوت خۆ باوێژێت گەل ئەمریکا و گەل وڵاتی زەرهێز وەکو چین و تایبەتی لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا چونکە باکومون بەحث کرێ جیران یەکەتی ئەوروپایە و زیان بۆ یەکەتی ئەوروپا دێت باشە گەلێک سپاس بۆ نونەرە حکوومەتە هەرێمە کوردستانê لە فەرەنسای علی دۆڵەمەری تە هەر هەوی بەڕێز سەرچاوێت کاندیدە کۆماریان دۆنالد ترامپ ڕاگەهات ئەنجامên هەڵبژارتنان di berjewendiya wan dane û serkeftina wan yek alî bûye got jî lê çend wîlayetan serkeftin bi destxistine û di pêşbîna wan de nebû ew ê li wan wîlayetan serkeftinê bînin. Trump got jî serkeftina li Pensilvanya tê wateya serkeftinê di helbijartinên giştî yên Amerîkayê de. سپاسی خەڵکی ئەمریکا ئەەکەم بۆ ئەو پاڵپشتە گەورە میلیۆنان خەڵکی ئەمریکا پاڵپشتی من دەکەن لە هەڵبژاردنەکان و هەروەها خەڵکێکی زۆر غەمبار هەوڵە دەن کەوا ئەم زانیاری هەڵە بدەن بە خەڵک و ئەم خەڵکە باشە نیگەران بکەن. ئێمە هەموو شتێکمان بردەوە ئێمە هەموو شتێک دەبینەوە هەمویان دەبینەوە دەرئەنجامەکانی ئەم شەوە دەرەنجامی زۆر نایە بوو ئێمە ئامادەین لە ڕاستیدا ئێمە لە هەموو ویلایەتەکان ئامادەین بۆ ئاهەنگ گێڕان بەڕاستی دەرئەنجامێکی نایابە ئەمە سەرکەوتنێکی یەکجار گەورەیە کە لە ڕووی مێژوویەوە ڕیکۆردمان تۆمار کردووە لە ڕاستیدی ئەو کردار و هەنگاوانەی ئێمە یەکجار نایەبووە بەڕاستی ئێمە چاوەڕوان بوو کە فلۆریدا بیبینەوە فلۆریدامان بردەوە ڕەنگە ئەگەری هەیە هەندێک ویلایەت دۆڕین بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە لە هەورە ویلایەتە گەورەکان و گرنگەکان لە ڕاستیدا لە بردنەوەداین و لە هەندێک شوێنش تەنیا بە جیاوازیشی کەم لە پاشەوەین هەرە گرنگترین شت ئەوەیە کە ئێمە پەنسیلڤانیا دەبینەوە. Di hemberda kandîdê demokratan ji bo serokatiya Amerîkayê Joe Biden di guhtarekêda lê pêşiya alîgirên xwe lê wîlayeta Delaware got ne ew ne jî hevrikê wê Donald Trump nikarin bêjin kakî di van helbijartinan da bi ser ketiye lê di heman dem da gejbîniya xwe ji encamên dawiyên helbijartinê neveşart. ئەم لە پێشن ئەس لە ڤرم ji بۆ ji we re bêjim ku em di rêya xwe de ne beref serkeftinê di van helbijartinan de me ew yek bi sedema dengdana pêşwex zanî dem ji bo veqetandina dengdan divê em aram bin heta veqetandina tevahiya dengan lê em razî ne yek ji toran amaje bi wê kiriye ku em li Arizona serkeftine tekezî baweriya me bi Arizona tê em dirêya xwe de ne ji bo em li Minnesota biserkevin û li Georgia hê em di hevrikê de ne em ji encamên wîlayeta Wisconsin û Michigan razî ne dem ji bo cudakirina dengan divê em ê wîlayeta Pensilvanya jî bi dest bixin ne ez ne Trump dikarin bêjin kakî divan helbijartinan dest bi serkeve ev biryara milletê Emerîkî ye lê ez gejbînim bi encaman. Cudakirina dengan lê hejmareke wîlayetên Amerîkayê hêjî bênavbere û berdewam dike yek ji wan wîlayetên bêreng û gelekê giring û hetmî û hestiyar e çavê her du kandîdan û bigelem herî ew kesên ku dengê xwe bi her du kandîdan e li vê wîlayetê ye ew jî wîlayeta Pensilvanya ku dikeve Rojavayê Amerîkayê deng têne cudakirin du cûreyên denga li vê derê têne cudakirin ew dengên ku rûbirû rastewxwe hatine dan yedin jî ew deng yên pêşwexit pêşî helbijartinên giştî birên elektroniyan jî postan hatine dan li vê derê dengdan yani cudakirina dengan berdewam dike hûn di wêneyan da dibînin tevî cebecekirina rênmayên tenduristiyê û girêdana maskan ji aliyê tîmên cudakirina dengan ve ku ev duyemîn helbijartina gelê Amerîkayê bi maskan di dîrûka xwe ya 237 salî da diçine ser sindoqên dengdanê yek ji wan ya sala 1980 bûye demê enflawanza İspanî hebû wê çaxê jî gelê Amerîkayê bi maskan herekî bûne ser sindoqên dengdanê vê çaxê jî ji ber belavbûna vayrûsê koronayê ku tevahiya wîlayetên wîwalatî dagîr kirin û kes nema nedît ku li dewrûberê wî kes tûj bûye yan jî xêzana wî kes bûye qurbanî
زربایەک و دەربایەکە گەلێکا مازن ڤایرۆسی کۆڕۆنای لەوی وڵاتیدا ji بوونەوەی ئابوووریاوی گەلێکدا کات بۆ سەدەم کو زێدەتر ji 20 ملیۆن ئینسانان لێ دەرێ بێکار و بێخەبات بمینن gelek cihên biçûk hatine daxistin bi taybetî ew restûrant û kompaniyên biçûkin. Budceyekê gelekê zebelah ku zêdetir ji 5 milyar dolara bû ji aliyê serok ve Donald Trump hatibû terxankirin ji bo wan kesên ku zirar û ziyan ji pandemiyê ji koronayê dîtine lê ew ji bo gelekê ku dabeş bûne li ser 5 wîlayetan bes nake û têrê nake zarar û ziyaneka zêde jî divan wendakirina kar û xebatê xwe ku dîtine jin bûne jin jî kîjan jin ew jinên reşpêst bûne di dîroka Amerîkayê de hûn dizanin yani reşpêstan gelek zulm û stem dîtine bi taybetî derheqê kuştina pêşçend mehiya George Floyd ku xelkekê zêde daliqîne ser cadeyan û nerazî bûnên xwe derxistin û tundûtîjiyeke zêde çêbû lewma Trump hewl da ku hest û sûza reşpêstan bi destxwe vebîne ku zêdetir ji seda sêzdeya wî welatî pêk tînin ew jî hejmareke giring e ji bo yek alîkirina dengên ku bi serok têne dan hêjayan hûn dizanin divê helbijartinê da ne tenê serok û cêgirên serok belku endamên sînat û kongresê jî têne helbijartin lewma ev helbijartine gelekî giringin û çavê tevahiya li dunyayê lê ye ji ber ku Amerîka ne tenê ev helbijartin ew serokê Amerîka ne tenê ji bo navxweya welat ji bo tevahiya cîhanê û di nav wan da Kurdistan jî ji bo me jî gelek giring yan bizanin ka komarî yan jî demokrat bê kursiya desthilatê li vî welatê zilhêzê hemû dunyayê werbigirin ji ber ku biryarên wa rêra û araste li hemû cîhanê û hevkêşe têne guhertin ya bixêr ji bo Kurd û Kurdistanê ev rûkebû 4 saetan me romal kir tenê min hevkarên min jî di navberê da romal kirin bi dirêjehiya zêdetir ji 24 demjimêran Romala Kurdistan 24 berdewam kir ji vir û şûn da jî berdewamin bila çavê li ser ekrana me be ji bo zanîna derencamên dawiyê lê ser helbijartinên giştî yên extiyarkirin û helbijartina serok cêgirên serok û sînat û kongresmanan hîn her hev توێژینەوەکان پێمانەڵێن لە وەرزەکانی پاییز و زستانە مەترسی